تەنیا شەوی ڕابردوو لە قەڵاتزێ 7 گەنج کۆچیان کردووە بۆ هەندەران بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی دەرفەتی کار. شەپۆلێکی تری کۆچی بەلێشاوی گەنجان لە قەزای پشدەر دەستی پێکردووەتەوە. دانیار گەنجێکی 22 ساڵانە و دەڵێت نیازی ڕۆیشتنی هەیە بۆ دەرەوەی وڵات. وەک خۆی دەڵێت ئەو ئێستا بێکارە. ئەگەر دەرفەتی کارێکی هەبوایە ئامادە نەبوو دایک و باوک و کەسوکارەکەی جێبهێڵێت و ڕێگایەکی پڕ مەترسی بگرێتە بەر. ئەم بەنیازم بڕۆم بەرە ئەوروپا چونکە هەلی کار و ئیشکردن لە وڵاتە نییە. یعنی لێرە لە بەیانی تا ئێوارە بگەڕێ کەس بە 5,000 ئیشت پێ ناکە. بۆیە هەموو مەزبوونی سەری خۆمان هەڵگرین بڕۆین بۆ وڵاتە غەریبیە. بۆی بچین ژیان پەیداکەین و ژیانێک بۆ خۆمان دروستکەین. مەزبورین داوک و باوکمان بەجێ بێڵێن بە قەرز بە فەرز بڕۆین ژیانێک دروستکەین. نەخێر. ئامادە نەبووم داوک و باوکم بەجێ بێڵم بڕۆمە وڵاتە غەریبیە. بە چەندین ساڵ نایان بینمەوە. هەر دوێنێ و پێرێ تقریبا 7 گەنج لە سنووری پشدەر ڕۆشتە ئەوروپای. چەندین کەس هۆکارەکەی بۆ ئەوی دەگەڕێتەوە کە هیچ هەلی کارێک نییە. کابرا مەکتەب تەواو دەکات، زانکۆ تەواو دەکات. ئێستا یەکێکی وەکم زانکۆم تەواو کردووە بەشی عەرەبی. ئەوە دانەمەزراوم خەریکی بمفرۆشتم. ئیوا بۆم فرۆشەکەش نییە. ئیوا ئیش و کار و کەسابەتەکەشی نییە کە بیکات. پرسی ئەو دۆخی کە لە کوردستاندا ڕوودەدا دوو حیزبی دەسەڵاتدارن. کەسابەتی ئەو شارە هیچ کەسابەتێکی تێدا نەماوە. لەبەرەوەی موچە نییە، معاش نییە. خەڵک بەچێ ئەگەر بژێوی ژیان دابین کرد. کابرا ناچارە خانوەکەی بفرۆشت و بڕۆ بۆ هەندەران. کابرا ناچارە دوکانەکەی بفرۆشت و بڕوە. کابرا ناچارە قەرزکە لە برادەری بڕوە سەری خۆی هەڵگری. بەرپرسی ڕێکخراوێکی گەنجان لە پشدەر ئاشکرای دەکات هەفتانە نزیکەی 300 بۆ 400 کەس کە زۆرینەیان گەنجن لە ڕێگای لیبیاوە کۆچ دەکەن بۆ هەندەران. هۆکارەکەشی بۆ خەمساردی دەسەڵاتداران و قەیرانی دارایی و کەمی دەرفەتی کار لە دەڤەرەکە دەگەڕێنێتەوە. ئەم دەڤەرەدا دیسان کۆچی گەنجان کۆچێکی کۆڕە و ئێمە ناومان ناوە کۆڕە و لەبەرەوەی دیسان کۆڕە و دەستی پێکردوتەوە. لەبەرەوەی ناکرێت لە یەک شەودا لە یەک دەڤەردا لە قەڵازێ 7 گەنج بڕۆوە کە دوێنێ شەو بووە. ئەم دوایانە بەتایبەت ئەم مانگەی دوایی لە ڕێگای لیبیاوە هەفتەی بەلایەن کەم 300 بۆ 400 گەنج کۆچ دەکات کە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە. تا ئەم ڕێ نەکرابووە کۆچ تۆزێک هێور ببووە. بەڵام ماوەی مانگی کە بە چڕی ئەم ڕێگایە 300 بۆ 400 گەنج دەڕوە. لە وڵاتانی تر بایەخێکی زۆر بە توێژی گەنجان دەدرێت. بەچینی پڕوزە و گۆڕانکاری و داینەمۆی وڵاتەکەیان دەزانن کەچی لە هەرێمی کوردستان لە سایی خەمساردی دەسەڵاتداران و بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی دەرفەتی کار گەنجان خاک و نیشتیمان و کەسوکارەکانیان جێدەهێڵن بە ڕێگای جۆراوجۆر و پڕ مەترسی کۆچ دەکەن کە زۆر جاریش لە ڕێگادا دەبن بە قوربانی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.